سڵاتە لێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانی بۆ وردنی پەیوەندەکانتان لەسەر تەورێکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک. تەورەکەی ئەمڕۆتان تایبەتە بە یادی کۆڕەوە ملیۆنەکەی هاوڵاتیان هێرێمی کوردستان لە بەهاری ساڵی 1991. ئەوەی کە باسی دەکەین دیارە بەهێنانی یاخود ناوهێنانی وشەی کۆڕە و هەندێک وێنەی یاخود هەندێک دیمەنی تراژدیمان بیر دەکەوێتەوە لەو کۆڕەوەدا کە زۆر کەس دەڵێن وەرچەرخانێکی مێژووی بوو لە مێژووی کووردا بە تایبەتی لە باشووری کوردستاندا. بەڵێ بەڕێزان بەهاری ساڵی 1991 نزیکەی 2 ملیۆن لە خەڵکی کوردستان کۆڕەویان کرد کە ئەو کات وەک نوێنەری ئەو کاتەی نەتۆی گردوەکان بۆ کاروباری پەنابەران دەڵێت بەبێ هاوتاترین و خێراترین جۆگۆرکەوە و جموجۆڵی پەنابەری بوو لە مێژووی 40 ساڵی کۆمسیاری باڵای نەتۆی گردوەکاندا. ڕەنگە لە مێژووی هاوشەرخی کووردا بەهاری ساڵی 1991 ڕووبەرێکی ئێجگار گەورە و گرنگی لە یادەوەری داداگی کرد بێت. ڕاپەڕین و کۆڕە و دیارە دوو ڕووداوی بەهاری ئەو ساڵە بوون کە ئەستەمە تا ساڵانێکی درێژخایەن لە بیرەوەری کووردا بسڕێنەوە. بەڵام ئەوی لە ئێستادا باز دەکرێت دەوترێت زۆرینەی ئەو نەهامەتیانە خەریکە لەبیر دەچن. ئێوە دەتوانن لە پەیوەندەکانتانە باسیکەن و دەوترێت ئەم کارەساتانە نەک هەر نەبوونەتە هۆی دروستکردنی پەیوەندیەکی قۆڵ و هاودەردی بەرامبەر بە یەکتر لەناو کووردا، بەڵکو ساڵ بە ساڵ ڕەنگی یادکردنەوەی ئەو کارەساتە گەورانە کاڵتر دەبنەوە. بەڕێزان دەتوان ئێوە لە پەیوەندەکانتانە باس لەوە بکەن ئایا ئەو یادە چوانەیەکی مێژووی بوو ئێمە چی فێرکردین. هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بەناوشانی facebook.com/نالیەتیڤی دەتوان ڕاوتی بنووسن سەرنجەکانی خۆتان بنێرن. بەڵێ یەکەم پەیوەندیمان کاک فەلاح. فەرموو کاک فەلاح. السلام عليكم. زۆر سپاس کاک فەلاح. عەلەیکوم السلام. والله صالي زحمة صوت نوتيك همان بعض ما دوانا بو. بله. حتى استر حكمتي بحث ما يفتاك وما قاك لك شيء. يعني ما ديس تشلي عندها في ما عندها شيء مواد شكاية. تمان دليلنا ولا وين ما ديس تشلنا هو بي وشانابي عادي مسلم يعني. ما يفروش بنوري شيء بدل ما يلون. لكن مواد كاري ذا كين. دجي وعايد ما ديس تشلي وشانابي مع شيء جوازي كيف ما ديس عايد حتى ما ديس تشلي ذا بيما ما يلاني كار بخا. منا باش حاش ما يك لأن هي قصر قلت رافيل بوقم جاندر إذا كان بيشن كمان تقريبا 2000 نفر إن كلاستيشن لا أخو ما نسي ولا قيدا فيمان وقتي ما يتر أول تندينه أي هاش ما قخوها تشنيه بارا تبقى ندم فيمان بلا بس بحثي هبيت بواي أن أقل حكمت على التكات رژیم تاسەناکە ماوە بەڵێ سپاس بۆ کاک فەلاح. سپاس بۆ کاک فەلاح لە کەلەکچیەوە. بەڵێ بەڕێزان سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئۆمێد سەعید دەڵێت من لەبیری ناکەم لەبەر ئەوەی یەکێکی زۆر نزیک لە دایکم پێی وت کە من فڕێ بدات. بەڵێ لیزاخان لە سلێمانی. فەرموو لیزاخان. سپاس دەکەم. کاکەشوان من نەوەی دوای ڕاپەڕینم دوای کۆڕەوەکەی نەوەیەک و یعنی من لە دوایوانە لە تایک بووم، بەڵام ئەوەی من بۆم باس کرادە خەڵکی کوردستان بەعام تووشی جیان کێشە و گرفت بوون، ڕاودونانی وای ینی زۆر کەس هەیە کە مناڵی لە دەستیاوە کە خان و ماڵ و مولک و ینی تەواوی ئەو شتانێکە بۆ ژیان پێویستە لە دەستیان ناوە، بەڵام لە هەمان کاتە ئەوەشیان بۆ دەرکەوە خەڵکی کوردستان کە هەر لە ناو خۆمانە چەند کەسێک هەیە کە هەوڵیان کوردستان ڕزگارکەن، بەڵام هەوڵیش ئێن کە لە هەمان کاتی کە کوردستانیان ڕزگار کرد خۆیان دەست بگرن بەسەر تەواوی شتی کوردستانە، دەسەڵاتی کوردستان، خاکی کوردستان، هەموو شتێک ببێ بە موڵکی چەند بنەماڵەیەک لە کوردستانە. لە دوای ئەوەش کە لە دوای گۆڕەوەکە کە کوردستان بە تەواوی خەڵکێکە جێگیر بوونەوە ئێمە بووین بە خاوەن پەرلەمان، بەڵام ئەو پەرلەمانی کە دروست بوو لە 25/1992 لە دوای ئەوەوە کە ئەو پەرلەمانە دروست بوو هەتاکو ئێستا کورد نەبە بە خاوەن تایبەتی خۆی، نەبە بە خاوەن دەوڵەتێکی خۆی، هەتاکو ئێستا بە حکومەتەکەمانەڵەن حکومەتێکی ساوە. ئەخۆم ساوای ئێمە کەی گەورابێ. سپاس بۆ ئێوە نەکاتم گرتن. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بڵێ هێمن لە هەولێر. فەرموو کاک هێمن. کاتت باش کاشوان. زۆر سپاس کاک هێمن. خۆشی بەرنامە جوانت لێ یەکەم بەڕاستی تەورێکی زۆر جوانە. من ڕای خۆم دەبێ شتی زۆر لە کۆڕۆ
مزنەکەی بەهاری نەوەتویەکەوە زۆر لێوە فێر بوون کە بتوانین دەستکەوتێکی گەورە لێوە بەدەستبێنین کە بتوانین بۆ خەڵکی داهاتوو ئایا بۆ کۆڕە مەزنەکەی نەوەتویەک خەڵکەکە چی لێوە فێر دەبێت بۆی بتوانێت سوود بێت لێوە یاخود بێت و من هیوادارم ئەو خەڵکانی کە بە کۆڕەمەزنەوەکەی نەوەتویەکیان بینیوە بە دەرسێک لێوە فێر بن بۆی بتوانن چۆنەتوانی بۆ ئایندەی داهاتوو گەشتبین ببن بۆ زۆر سپاس بۆی باش. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. بەڵام زەندیارە ئەوەی کە زۆر لە ئێستادا باز دەکرێت پاش ئەمڕۆدا پاش کۆڕەوی ملیۆنی ئەو هاوڵاتیانەی هەرێمی کوردستان لەو کاتەدا چ شتێک دروست بوو لە هەرێمی کوردستان؟ هەندێک باس لەوە دەکەن کە ئەوەی کە دەوتێت لە ئێستادا حکوومەتی ئێستا هەرێمی کوردستان پاش 20 ساڵ لە ئەزمون هیچ نەکراوە بۆ هاوڵاتیان یاخود هەندێک ڕخنەیتروە لە بەرامبەردا دەوتێت دەستکەوتێکی مێژووی بووە و توانراوە حکوومەتێک بێتە سەر وڵاتێک کە زەمینە نەبێ بۆ ئەوەی ببێ بە وڵاتێکی پێشکەوتوو و ئەوەی کە زۆر گوێمان لێ دەبێتەوە هاتوونەتە سەر خاکێکی ڕووخاوە یان بڵێن هیچ بەرەو پێشچوونێ نەبووە لە بوارەکانی ژیاندا لە هەرێمی کوردستان بۆیە تا ئێستا وەک دەوتێت تا ئێستا برینی زۆرینەی ئەو شتانە تا ئێستا وەکو خۆی ماوەتەوە بۆیە نەتوانرا چارەسەر بکرێ. ئەمە لە نێوان دوو ڕادا کە هەیە ئێمە دەکرێت و هاوسەنگیەک بۆەوەی گفتوگەکان ڕابگرین. ئێوە دەتوانن باس لە ئەزمموی پاش کۆڕۆ بکەین کاریگەری ئەمڕۆداوە چی بوو لەسەر ئەو ئەزمونانە؟ ئایا تا چەند لە نێوان دەستکەوتەکان و لە نێوان ئەو ڕخنانی کە هەن توانیمانە سوودێکمان لێوەرگرت بێت لە کۆڕەوەکە وەکو وانەیەکی مێژوویی؟ بەڵێ پەیوەندیی ترمان لەگەڵدایە کاکەوەیس لە چەمەرگە. فەرموو کاکەوەیس. کاکەوەیس لە چەمەرگە ئەگەر گوێت لێمانە بەڵێ دیارە پەیوەندێکی ئامادە نیە. دۆستی یاخود دۆسکی لە دهۆک. فەرموو کاک دۆسکی. دۆسکی لە دهۆک. کاک دۆسکی بەڵێ بەداخەوە دیارە پەیوەندەکانیان ئامادەنی هیوادارم بتوانن پەیوەندی کەنەوە. بەڵێ کاک دۆسکی فەرموو. چۆنێک برا باشی؟ زۆر سپاس دەکەم. برا ئەو سەرتەوەرەوەی دۆڕەنەتۆیەکێ بەڵێ حتەنێک کەسێ چ بەرەخونە ئەو خەڵکی بەدەر بوون چوودە تورکی و ئیرانێ و کەسێ نەگوتە پۆنێ ئەوە ئەف خەڵکە پۆنێ دەربەدەر بوون و بێ دەسەڵات بوون و حتەنێکە کەسێ چ بوو نەکریا و ئیوێش حکومەتە خۆت کەین و چارەسەرێکی بۆ وێ خەڵکی بووی ئەف خەڵکێک gelekê mehîz bû gelekê bidexelat bû kesê berexûne doye nedgote taraf ev hikûmete berexû devê xelkî û bere da çelo çiyo û dexweşî biçêbûn û kesê çi negote û negote jî porê pehetonîke jî berexû devê hikûmete me çove بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ دۆسکی لە دهۆک. دەم باش زۆر سپاس کاک دۆسکی. دیارە پەیوەندێکی تر تەوەری ڕۆستی جێدۆ خێر بیرم. بەڵێ gelek aş bîr kirî yanî me Kurda barapitirî ev koçe milyonî aş bîr kirî lama gelek caran va tişt bo sayt mazan naynet hizra xoda ji ber vê çendê gelek xeletî serê me Kurda tên yanî heta kesî me ekî axafte nîne ekî resmînîn em li hemî tiştaka ji ber çê ku em va tişt bo sayt mazan ji bîr tên û cêdaxiya jî rastî dezgehet ragihandinê jî me nedît gelek ihtimam da bê rastî yanî yani tişt gelek biçîktir ihtimamın mazan denebê ol vê ku 4 milyon ya sa mazan çi ihtimam mazan edbê bes kak şu aneke delîvê de min dê ji babetî bicekê derkevim بەڵێ فەرموو. سر افروکه که هم زانین اکی چوار که آشوریا مسیحیا یا بخودانایی وانی نه؟ بله. مت الباشر دوه که شارع مساحت که گلک آمازن گرد و هر روزا پلیسا گرد و مسیرت کن و طریقشن پیاسه
ام سارت خدا سارت ما راسيان ومال ما جلوي تاخي ام نشيام ساعتا ام ماين الهيفيه حتى چون پلیسا چرک ندامه والفي چندجي وجي داخل ويسترماني از بينم يعني آلای عراق بلند بو آلای عراق ناف مسیحی آشوریا دای بلند بو آلای کردستان بلند نکرد يعني از چلوی قومی بکم اوی آلای کردستان نراکد هر کسی که آلای کردستان دا نراکد از حشوی کسی نکرد يعني جي داخل آلای کردستان بگم که همین بنسی بر آلای کردستان با او نیوک آشوری او بون او ردیش بر بحثیا وبغداد وميسر يترابين بقى على عراق عراقيان الدول الكردستاني وعلى كردستان نواكان يعني بتشيت أخيه يعني بيت حالك بو بيت عندي بيت كيرن أم خلنا كين الأخ ماذا على كدي رابطة وزر سباز بهوا بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک عەزیز لە چەند شەماڵ فەرموو کاک عەزیز زۆر سپاس کاک عەزیز بەڕێزم هەڵبەتە یادی ڕاپەڕین هەروە قسەیە نییە ئێمە پێ بڕۆین و تەواو کۆتایی بێ یادی ڕاپەڕین زۆر مەزجی هەیە مەزێکی ئەوەیە کەوا ڕاپەڕین قەزەی کوردی ناسان بە هەموو دووەلی ئەوروپی کە ئەو تەعدا و زوڵمەی لە کورد کراوە چی کیمێباران چی ئەمفال چی هەموو ئەو بڕندانەی بەعز بەرامبەر بە میلەتەی کرد ئیسپاتی کرد ڕاپەڕین وجودی زەمیری ئینسانێتی هەموو عالەمی هەژان دووەلی غەرب بەس ڕاپەڕین بەداخەوە زەمیری عەرەبی نەهەژان عەرەب ئیساش بۆی بکرێ ئێمە ئەمفالەکرێتەوە بەڕاستی دوای ڕاپەڕین شتی باش کراوە و شتی نەقسی شەیە لە کوردستان ئێمە حتوان حیزبە کوردستانیانە بە معارەزەیشەوە بەدەسەڵاتیشەوە تۆزێ زەمیریان بجوورێ ئەوەی خراپە باشیکەن ئەوەی باشە باشتریکەن نێوماڵی کورد یەککەن بۆ ئەوەی جارێکی تووشی ئەو مەساتە نەبینەوەکە توش بووین بۆ ئەوەی جارێکی تر ئەمفال نەکرێتەوە و خەڵکە حقی وای حیزبە کوردستانەکان سیرکەن بە حیزبی بە ئیسلامی بە عیلمانی بۆ معارەزەیشەوە کەواتە کاک عەزیز هەموو سەرکردەکانی کورد بەلایەن ئۆپۆزیسیۆنەکانیشەوە بە ئۆپۆزیسیۆن و حکوومەتیشەوە بڵێن کە باس لەم نەهامەتیانە دەکرێت باس لەوە دەکرێت کە ئێمە ئەزمونێکی وامان هەبووەوە دەکرێت ئێمە وانەیەکی بێژووی فێربین لەمە تا چەند کاریگەری ئەو ڕووداوە هەبووە لەسەر دۆخی ئێستای کوردستان دۆخی سیاسی دۆخی کۆمەڵایەتی و کاروبارەکانی حکوومەت بە ئۆپۆزیسیۆنیشەوە بەساقی ڕیشم چی ئۆپۆزیسیۆن و چی دەسەڵات ئەبێ نێوماڵی کوردیەکەن اینجا خەڵک باوەڕی بەڕاستیەکە یفعلون و یعملون بێ نەک یفعلون و ما یعملون بێ ئاوا نەک لەو کاتەیە من فرمێسک بێتە خوارەوە لە چاومەوە دوایی هەچی حداسی ڕوئەدا ڕوودا ئێمە ئەبێ لە یادی ڕاپەڕینە حیزبی بەعسمان لە بیرچێ ئێمە ئەبێ لە یادی ڕاپەڕینە سەیکەین معارەزەی سووری تا ئیسا معارەزەی احترام حقوقی کوردی ناکە لە وڵاتەیە ئێمە کاتێ لە معارەزەی خەندەق بووین معارەزەی عێراقی معارەزەی فەنادق بوون ئیساش احترام بە قەزەی کوردی ناکە پێویستە ئێمە هەموو تەبابین هەموو برابین نێوماڵی کوردیەکەن پێویستە لەم یادا ئەمەم جارۆ کاک مەسعود بێنە سەر ئەم تەلەڤیزیۆنانەی خۆیان تەم تەلەڤیزیۆنانەی ئێوە بڵێن ئەوە ئێمە نێوماڵی کوردیەکەکەین ئەمینە ساحب وزارەتێکی دیفاع بینە ساحب وزارەتێکی ئاسایش نەفرەت لە هەموو شتێکی خراپ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە زۆر سپاس بۆ کاک عەزیز لە چەند شەماڵ دیارە ئەو پرسیارانەی کە دەیکەین لەبەرەوەی هەندێک ئێستا دەڵێن یاخود ئەوە دیمانەکانن کە پێمان دەڵێن لە ئێستادا دەتوانین بڵێن کۆڕەیەکی بچووک هەیە لە خۆرئاوای کوردستان لە کوردستانی سووریا دیارە زۆر لە هاوڵاتیان دەبین لە ئەوانیش ڕوو لە کوردستانی باشوور دەکەن و هەندێکیان وەکو کۆڕە لە ئێستادا لەژێر دەستی ڕژێمی ئەو وڵاتە هەڵدێن و ئەوەی کە دەبینین یاخود ئەو پرسیارانەی کە دەیکەین بۆ ئەوەیە کە تا چەند ڕاپەڕین یاخود پاش ڕاپەڕین بڵێن کۆڕە و کاریگەری هەبووە لەسەر قوڵی پەیوەندیەکانی نێوان کورد و وروژاندنی هەستی نەتەوایەتی کورد کە وەک دەوترێت هەندێک لە ڕەخنەکان دەڵێن لە ئێستادا زۆرینەی ئەو ڕووداوانە لە یاد چوون لە ناو کووردا بەڵێ سامان لە باسرمە فەرموو کاک سامان زۆر خۆشحاڵم بە پێشکەشکردنی و بەرنامە لەسەر خۆڕ و ڕاپەڕینی بەهاری ساڵ 1990 بەڵێ ئێمە بە بەرنامە گەرچێ ساڵ لە جێ خۆیەتی بۆ مانایەکەوا دەبینن ئێستا کوردانی سووریاش ڕاپەڕین دەکەن و کۆڕەوەکەن بەمانایەکە ترش ئەگەر بڵێن 25 ساڵ بەسەر پێپەڕینی ڕاپەڕینی کورد ئەبا ئەو بەرنامەیە پێشێک دوومان جێساوە بەرحاڵ ئەوەی پێم باشەکەوە ئێمەی میلەتی کورد ئێمەی نەتەوەی کورد لە کوردستانی عێراق ئەو کۆڕەوە ئەو ڕاپەڕینە
ئەگەر چی گەنجان لە ئەدیان کردووە بەڵام ئەبێ سەرکردایەتی کورد و ئەبێ لایەنە سیاسەکان و پارتە سیاسەکان ئەم ڕاپەڕینە ڕۆژانەوە بیرخۆیان بهێننەوە و ئەبێ خەڵکانیش وەکو مێژوویەک ئەمە بۆ خۆیان تۆمار بکەن چونکە ئێمە بینن ینی میلەتی کورد زۆر ناخۆشی چەشتووە ناکرێتن هەندە بە ئاسانی کەوا وەک ئەوڕۆ ئەم ڕووکۆڕەوە ئەم ڕاپەڕینە لە یاد کراوە بۆیە پێویستە ئێمە هەموو بە هەموو لایەکەوە قدری ئەو ڕاپەڕین و کۆڕەوە بزانین چونکە ئەگەر پرسیار لە خۆمان بکەین و پرسیار ئاراستەی لایەنە سیاسەکان بکەین و پرسیار ئاراستەی خەڵکانی تر بکەن پێیان بڵێن ئەو ڕاپەڕینە چی بێ ئێمە بەخشی ئێمەش لە وڵامدا دەڵێن پێش ئەو ڕاپەڕینە ئێمە لە هەرێمی کوردستان بەش بووین لە زۆر شت یەک لەوانە ئێستا ئێمە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان پەرلەمان و سەرۆکاتی حکوومەت و سەرۆکاتی هەرێممان هەیە ئەمە لە ئەنجام و نەتیجەی ئەو کۆڕەوە و ئەو ڕاپەڕینە بوو ئێمە ئەمڕۆ الحەمدوللا سوپاس بۆخوا پاش پێپەڕین 24 ساڵ بەسەر ئەم کۆڕەوە توانیمانە دەرگایشی گەورە لە کوردستانی عێراق بەرەو ڕۆژ ئاوا و بەرەو ڕۆژ هەڵات بکەینەوە بۆیە ئەگەر تەماشا بکەین هەتا ئێستاش کوردانی تورکیا و ئێران سربەستنین و ئازادنین و خاوەن دەنگ و ڕەنجی خۆیان نین بەڵام ئێمە الحەمدوللا ئەمڕۆ خاوەن زۆربەی شتەکانی خۆمانە و هەروەها بەڵێ کاکسامان بەڵێ زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ کاکسامان لە باسرمە بەڵێ ڕێکان لە هەولێر فەرموو کاکڕێکان ئێوارە تەماش زۆر سپاس کاکڕێکان وڵی سبارەت بەم تەوەرە بەڕاستی کۆڕە و خۆی بابەتێکە لە نێوان لە بینی هەستی مرۆڤ کە لە نێوان ژیان و مەرگدا مرۆڤ لەم حاڵەتە توانی بە خۆی ژیان هەڵبژێرێت ینی بۆ ڕازی بوو خاکی خۆی بەجێ بێڵێ بەس لە پێناویەوەی ژیان بەجێ بێڵێ ئەو ژیان بۆ خۆی دروست بکە و مەرگ بەجێ بێڵێ خاک و مەرگی بەجێر بۆ لە پێناوەی بژێت بەس نەکەوێتە بەر شاڵاوی ئەنفال و لێدان و کوشتن و ئەم شتانە ینی ئامادە بۆ خاکی خۆی بەجێ بێڵێ و ینی کۆچیشی کرد بەڵام کەسی ئێستا سەیر دەکەین مرۆڤ لە ناو خاکی خۆی لە نێو حاڵەتێکی مەرگدا مەمرە و مەژی ینی حاڵەتێکی مەرگە زیاتر ئامادەیە بە مەرگیش و بەستی لە ناو خاکەکەی خۆی بەڵام بۆچی حکوومەت هەست بۆ ناکە مرۆڤی خۆی لە خاکی خۆی ئامادەی مەرگە بەستی لە ناو خاکەکەی خۆیەتی بۆچی هەست بۆ هەستەی مرۆڤەکەی خۆی ناکە کە لە خاکی خۆی لەم حاڵەتە بەستی حکوومەتەکەی خۆیەتی ئامادەی مەرگیشە بەس ئەو ساتکە حکوومەتەکەی خۆی نەبوو ئامادە بوو خاکی خۆچی بەجێ بێڵێ بەس پێناویەوەی ژیان بۆ خۆی لە شوێنێکی تریش دروستکە بەلایەوە ئاسایی بوو بەس بەداخۆ حکوومەت ئێمە هەست بە ناخی خەڵکانی خۆی ناکە ئامادەیە لە ناو نیشتیمانی خۆی بە مەرگ ژیان بدەیتە سەرەوە فێری تیکردین سەبارەت بۆی فێری تیکردین فێریەوەی کردین بەداخۆ من ڕێزمێ بۆ هەمووانەی کۆڕەویان کرد فێریەوەی کردین مرۆڤ دایمەن سازش کە لە سەمافەکانی خۆی بەڕاستیانی فێرە شتێکی وای نەکردین پۆزتیڤی هەموو شتا کاردانەوەکانی کۆڕە هەمووی نەگەتیڤانە بوون بەڕاستی وەک 2003 بۆمان دەرکەوت لە کاتی بە حیساب ئازادکردنی عێراق بینیمان دیسان لە هەست سێ پارێزگاکان بینیمان کورد دیسان کۆڕەوەیەکی تری دەستێ کردەوە بەداخۆ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سەربەست لە سلێمانی فەرموو کاک سەربەست زۆر سپاس کاک سەربەست ولا کاگەشمان پێش هەمووشێ کۆڕاکە فێرێکی کردین فێری ڕۆیشتن و فێری ئەوەی کردین کە چۆن دەرسیمان لە بەڵام خەڵکی ئێستا بیری چووەتەوانێ بەڵێ ئێستا فێر بووە بە سارەکە ئەگەر نێتێتە ناو دەرگای دایرەکە ناو دەرگای ماڵەکە نەرگای هیچی ئیلا ئەوازانێ بەڵام ئەوەی بیرچووە کە چەند ساڵ لێرە ئەو وەختی کۆڕاکە بەپێ چۆن کوتایە تا ئێران تیکێ نامیش نەبوو بیخوات ئەمە لەلایەن ئەوە لەلایەنی فێرکردنی کەسەوە دیژەتڕینی بۆ لایەن حکومەتی عێراق نەتوانێت بێتە سەرمان دووەمین حکومەتی دایانە پەرلەمانی دایانە ئەم هەموو مەساریحانەی دایانە مەعارەزەی دایانە ئێساکە بۆ هەموو شتێکە خەڵک بووە ئەڵێ بایکۆتی ئەواکەین کەمپینە دروستەکەی زدی وەقع ناکرێتەوە دروستەکەی چاکە کەسی بڵێ و خراپەکەسی بڵێ پێش من کە عەزیز ئەو برادەر باسی زۆر سێڕێت بێت بەڵێ کاگرەکان دەڵێت مرۆڤ لە ناو خاکی خۆیدا لە حاڵەتی مەرگداوە دەڵێت ئەوەی کە پاش کۆڕۆ بوو نێگەتیڤ واتە خراپ بوو باش نەبوو لەلایەنی ڕۆشنەکەی من لەو خاوەڕاستکە خەڵکی تیا خەڵکی تیا برسی بۆ نەماوە خەڵکی تیا ون بووە ئەلوان ڕاستەکە
بەڵام لەبارەی مادێکەوە زۆر شتێکی باسی دەستێ ئێستا ئەو کاتە ناڵمینی ئێستیاڵ بەڵێ زۆر سپاس بۆ کاک سەربەست لە سلێمانی ڕابەر لە سلێمانی فەرموو کاک ڕابەر ئەو کاتت باش زۆر سپاس دەکەم زەحمەت نەبی تێبینیەکم براکەم بەڵێ فەرموو باوەڕ کە ڕۆژانە خەڵک زۆر تەلەفۆنم بۆ دەکا بە ناوەی نارتیەوە ژمارەکەی من یەک ڕقەمی فەرقە لەگەری ئێوە بەڕاستی زۆر بێزار بوومە هیوادارم لە کەناڵەکەتان گوێ بگرن و ئەو قسانێک کە دەیکەم تەنفیز بکرێ ئەو خەڵکە زۆر تەلەفۆن بۆ من دەکات بێزار بوومە بۆ نۆرمال دەیکە کاک ڕابەر بۆ ژمارەیەکی نۆرمالە بەڵێ دیارەوە تەلەفۆنم داخستووە بەڵێ فەرموو کاک ڕابەر قسەیەکت هەبێت لەسەر تەوەرەکە وەڵاهی هیچ قسەم نییە بەڵام لە قسەم لەسەر ئەو ڕقەمەی خۆم هەیە هیوادارم ئەو خەڵکە گوێ بگریت و تەلەفۆنم بۆ نەکە بەڕاستی بێزار بوویمە بەڵێ فەرموو باشە برا جوانەکەم بەڵێ دیار لە یەکچوونێک هەیە لەگەڵ ژمارەیەک لە ژمارەکانی NRT کاک ڕابەر ئەگە قسەیەکت مابێت زۆر بە کورتی وڵا هیچ قسەیەکم نەماوە بەڵام بەزەوەندە هیوادارم ئەو خەڵکانە کە گوێ بگرن و تەلەفۆنم بۆ من نەکەن لەبەرەوە خەڵکەی زۆر تەلەفۆنم بۆ دەکا بێزاری کردومە یەک ڕقەمی فەرقە لەگەڵی زۆر سپاس دەکەین زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ نەسرین لە سلێمانی فەرموو نەسرین خان دەستا خۆش بێت زۆر سپاس دەکەم دەستا خۆش ببووم بەرنامانە بەڕاستی بەرنامانە زۆر زۆر گرنگن یادی ڕاپەڕین هەڵەبجا کۆڕە و کە چی بەسەر کوتات بۆەوەی کەوانەوەی تازە بزانێت کە دژمن چی پێکردین یعنی بایکۆت نەکرێت ئەمانە بەباشی یاد بکرێتەوە چونکە ئەوەی کە کۆڕەوی بینی ئەزانێت چێ ڕاستە سوودی هەبوو لەلایەکەوە بەڵام لەلایەکی تریشەوە ئەزانێت کە میلەتی کورد چی بەسەر هات هەتی و کۆڕەوەی نەبینی بێ نازانێت چۆنە کە خەڵک چۆنە هات باران ئەباری بەتانایەکی بەسەر خۆیان ئەیە بەتەنیاکە هەمووی ئەبوو بە ئاو فڕێ ئەیە بە پێخواستی یەکێک مناڵی لێوە نەبوو یەکێک دایکی ئەمەر یەکێک کوڕی ئەمەر یەکێک ئیتر برسی بوو ئەهاتن نانەوردە کە زۆر زۆر ورد بوو ئیتر نادام چۆن وەریان نەسرین خان سەرنجام دیارە بۆ یەکەم جار لە نەتەوەی گرتوەکاندا ئەو کاتە بڕیارێک بە مەبەستی پاراستنی کورد و دروستکردنی ناوچەیەکی جەفرین ئەو کاتە لەلایەن ئەنجومەنی ئاسایشەوە دەرکرا کە زمینەیەکی ئەو کاتە بوو بۆ سەر لە نوێ هەڵسانەوە بتمانە بە خۆکردنی کورد و شانەوەی هێزەکانەوە پێکێنانی بەرەی کوردستانی دواتر ئەو هەڵبژاردنەی کە کرا ئەو کاتە پاش کۆڕە و تا چەند ئەمە بوو بە وانەیەکی مێژویی بۆ کوردەوە بە تایبەتی بۆ حکوومەتی کوردی وەڵا ئیتر ئەبێ ببێ بەوانەیەک کە دەرسی لێوەرگین بزانین کەوا هەموو پەروەردەی دەستی ئەو شۆڤیانانن یعنی چۆن چیان بە کورد هەڵ نایە هەچی وەختێک بۆیان بکرێت بە هەمان شێواکەن بەس ئەلحەمدوللا میلەتەکەمان وە سەرۆکەکانمان هەموویان وریان بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ نەسرین خان لە سلێمانی بەڵێ ئەمیر کەریم دەڵێت فێری کردین لە کاتی برسێتیدا ئارام بین نەبەزنامە دەڵێت فێری کردین کە تاکی کورد هیچ دیکتاتۆرێکی قبول نییە و لە پێناو ئازەریدا ئامادەیە هەردەم واز لە ماڵ و حاڵ و تەنانەت ژیانیشی بهێنێت هەروەها ڕازا و کەریم دەڵێت فێری وەفا و دڵسۆزی بۆ خا کردین دیلمان محەممەد دەڵێ فێری کردین کە مەبەستەوەی کە هەڵبێن لە ئەو شتانی کە لەو سەردەمەیە بوون هونەر ئارت دەڵێت بە من هیچی لێ فێرەم و چونکە ئێمە نەڕۆشتین هەر لە شاردا ماینەوە دیارەمە وەکو ڕوودا باسی دەکەین نەک ئەو کەسێک کە ڕۆشت بێ یاخود نەڕۆشت بێ دەڵێت ڤیان حەسەن دەڵێت دوای کۆڕەوەکە بەرپرسەکان دەڵێت فێری دزی بوون و میلەتیش فێری سەرشۆڕی بوو ئەمە تێبینی ڤیان حەسەن بوو کە وەکو خۆی خوێنمانەوە بەڵێ داستان لە کەرکووک فەرموو داستان خان زۆر سپاس داستان خان زۆر سپاس دەکەم ئەو کۆڕەوەی کە لە ساڵی 1990 بەسەرگەری کووردا ڕۆژێکی زۆر ساڵ و ناخۆش بکە لە مێژووی کووردا هەرچەند کە من ئەو کاتە لە دایک نەبووم وەکو چیرۆکێک و داستانێ بۆ مەگەڕنەوە کەواتە ڕۆژێکی زۆر ڕۆژ بوو ئەوە بوو کە پێشمەرگە حکوومەت ئەو شوێنانەی گرتەوە کوردیش دەربەدەر بوو ڕێگا هەڵهاتن بۆ ئێران و تورکیا ئەوانی دەرگاکەیان کرابەوە کە بە هەزارها کەس لەو ڕێگا لە ناوچوون و کە ئەوەی کە مابوو لە ناو شار ئەمانەت سەریان تێچوو
بەڵێ داستانخان جەنابەت نەوەی پاش ڕووداوەکەی پێت وایە ئەوەی کە دەوترێت لە ئێستادا نەک لەم یادەشتەنانت لە یادەکانی تریشدا دەوترێت ئێستادا لە بیرچوونێک هەیە لە نێوان مەبەستم ڕووداوەکانە نەوەکانی پاش ڕاپەڕین لە بیرچوونیان هەیە و هەست بەو یادە ناکرێەوە وەک دەڵێن لە ئێستادا پەراوێز خراوە باس ناکرێەوە کاریگەری نەماوە ئەمە بۆ ئایا ئەمە ڕاستیان تەنها قسەیەکە و هەیە والله ئەبێ ڕۆژە ڕۆژانە قەت لەبیر نەکرێتەوە هەر لەبیری نەکەن و ئەبێ هەر یادی بکەینەوە چونکەوە ڕۆژێکی زۆر تاڵ و ناخۆش و کە بەسەر کورددا هاتووە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ هیوا لە هەولێر فەرموو کاک هیوا. ئالۆ کاتە باش زۆر سپاس کاک هیوا. سڵاو خۆشەویستم بۆنی حسێن ئاسی ئازیز زۆر سپاس دەکەین بۆ تۆ شەڕ. بڕوای من نەزافەڕی لە ڕووی مێژووی شتێکی زۆر گەورە بووە خۆناغێک بوو بەڕاستی کوردی بردە خۆناغێکی کرد بەڵام پاش ڕاپەڕین گرنگە بەڕێزم باشە ئەو سەرکردانە ئەو بەڕێزانە کە قیادەی کوردینە چیان بۆ کورد کرد پاش ڕاپەڕین بەڕێزی من ئەوەی ڕاپەڕین نەدید بێستە هەم نازانێ ئەو ڕۆیادی ڕاپەڕ کایە بۆ وەکو نەورۆز یادی نەکراوە یعنی ئەو ڕۆژە بوو کوردی بە جیهان ناسان وەکو چویا بارانی هەڵەبدا بۆ یادی نەکراوە بەڕاستی بۆ یادی پارتێکی سیاسی بە $1,000,000 بۆ سرف دەکرێت بۆ یادی ڕاپەڕین تەنانە هەر لە ڕاگەاندنەکان زۆر بە هەواڵێکی احتیاطی و ئاسایی باز دەکرێت بەڕێز بۆیە کاگیوە مەبەستت کۆڕەوەکەشە یان تەنها ڕاپەڕین تەنها یادی ڕاپەڕین بەڵێژان مەبەستم دەڵێ تەنها ڕاپەڕین یان ڕووداوی کۆڕەوەکەش ڕووداوی کۆڕەوەکەش بەڕێزی من ڕاست ئێتیمام هەیە ئێتیمامیان پێدرایە بەڵام بەو شەو لەو ئاستین نییە کە بە زۆر باشە کاگیوە پێت وایە یادکردنەوەی ڕووداوێکی ئاوا چۆن دەبێ بکرێ چۆن یادێکی ئاوا بکرێتەوە بەڕێزی من موالیک هەشتاویەکەم و ڕاپەڕینم کرد بەڵام ئامۆزاکە و کەسوکارەکەی من ئەگەر لایان باز نەکەی نازانن بەڕاستی ئاخە کەرنەڤاڵی بۆ بکرێت حقا ئەو ڕۆژە بکرێتە ئاشتەوایی نیشتیمانی بەڕاستی بەڵام کەسی ئەو ڕەکە مشا دەکەی هەر کەسە لە ئاوازێک دەکەنی سەرکردەکان هەر کەسە بۆ خۆیکی بەڕاستی بەبەستەکە ئەوەیە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت باوکی محەممەد لە هەڵەبجە فەرموو باوکی محەممەد باوکی محەممەد لە هەڵەبجە گوێ لێمانە باوکی محەممەد بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک ڕاستی ئەسکەندەر دەڵێ فێری کردین دوژمنانی ئیسلام و کورد چۆن یاریمان پێ دەکەن چونکە موسڵمان بۆتە کەفی سەرئاوە خۆی دەڵێت هەروەها هیوە ئەحمەد دەڵێت لە بیرکردن واتە مەبەستی ئەوەیە کە ئەوەی فێر کردووە لە بیرکردنی فێر کردووە. جەلال قەرەداخی دەڵێت تەنها فێری خۆراگری کردین بەرامبەر بە برسێتی و دەبێت فێری ئەو بین کە ئەگە دراوسەکانمان نەبوونایە بە هەزاران منداڵ و ژن و پیا و لە سەرما و برسا دەمردن. ساڵح ڕەسوول دەڵێت فێری کردین زۆر پاشەکەوتکەین بۆ ئەوەی کە جارێکی تر تووشی حاڵەتی وا بووین و خێرا بە فڕۆکە بەرە و دەرەوە هەڵبین ئەوەی کە فەقیر بۆی نادەزرێت عەفوو بۆی پاشەکەوت ناکرێت بە بێدەنگی بۆ خۆی دانیشێت ئەمە تێبینی ساڵح ڕەسوول بوو. ئەحمەد خان کەربوتی دەڵێت تەنها خۆراگری و هیچی تر ئاریکەما دەڵێت کێ کردی و کێ خواردی بەڕێزان وچانێک و دەینە وڵاتان بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان هێمن لە هەولێر فەرموو کاک هێمن. سپاس کاک شوان بن پێم خۆشە لە یاری تۆ دەستکردم کە دەڵێی بۆتی لە بیری ماکریا خۆت خەریکە لە بیری دەکەین بڕای من ئەوە بۆ دەگەڕێتەوە کە ئەو باوڵێن ڕاکاندانی بەکارێتی دەسەڵات لە یادی ڕاپەڕین زۆر گرنگی بە ڕاپەڕین دەدەن لەبەر خاتری حزبەکانیان بۆ مثلەن ئەوەندە باز دەکەن کە دەستکەوتی ڕاپەڕینی ئەو حزبێ یانی ئەو سەرکردەیە ئەمە وای کردووە گرنگی بە ڕاپەڕین بدەن بەڵام لە کۆڕەوەکە لە بیریان نییە و ینی خۆیان بە تاوانبەر نازان ناڵن ئێمە بوونەوەی کە ڕاپەڕین ڕوودا یعنی کۆڕەوەکە ڕوودادن ئێمە بوویەوە کوردستان بەهێش کە ڕژەی بەعات گەڕاوە ئەنەی تر ئەوە هۆکاری یەکەمە بەوەی کە خەڵک زۆر گرنگی بە ڕاپەڕین بە کۆڕەوەکە نادەن بەڕاستی کۆڕەوەکە لە ڕووی هەستی بەدەوڵەتی و شتی باشی بۆ کورد کرد ئەوەی بوو کە بڕیاری 88 دەرچووە خەتی 36 و یعنی ناودەنجی کورد لە نێودەوڵەتی ناودەنجی باش بوو هات بۆی کە کورد پشتگیری لێکرا لەوەی کە شوێنێکی ئارامی هەبێتن بەڵام
لەناوخۆی کوردستان بەداخەوە دەستکەوتەکان کۆڕەوەکە بەڕاستی دەستکەوتێکی وای نەبوو لەبەرەوەی کە ئێمە حکوومەتەکمان دروست کرد حکوومەتەکە تا ئێستاکەش ئێمە بەدەستیەوە کۆمەڵێکی سکۆ پێ دەناڵێنین و لەگەڵەوەشتا خەڵکی کوردستان ئێستا حەز بە ئەوە ناکەن کە ئەو تەمەنێکی هەمانە ئەو کەسێک لەو کات لەدایک بوو تا ئێستا خود پێش ئەو حەز بۆ کاتن کە حەز بە سەرکەوتنی کاتن لەو کۆڕەوەیە. بەڵێ کاکێ من ئەوەی کە زۆر دەوتێ دەرە قسەی من نییە بۆی ڕێی خۆم تێکەڵ نەکەم بەڕێیەوە زۆر دەوترێت ئەمە دێرە قسەی زۆربەی بەرپرسەکانیشە حکوومەتی ئێستا لەو کاتە هاتە سەر وڵاتێکی ڕووخا و بۆیە تا ئێستا دەستکەوتەکان بەو شێوەیان سەبارەت بۆ ڕخنەیە چی دەڵێ جەنابەت وەکو هاوڵاتیەک ڕاستیەمان زۆر ناڕاستە لەبەرەوەی ڕاستە وڵاتی کوردستان ڕووخا بوو بەڵام خۆ ئێمە توانی دەستکاری ئەمەزانی سیستەمی شۆ دروستکەین خەڵک دڵی خۆش بێ بە کوردستان دڵی خۆش بێ بە حکوومەتێکی ئێستا هەیە وەکو کوڕخواندن وەکو گوندەکان لەمە متوانی ئێستا تۆ ئەگەر سەیری لە دوای 2003 ئەو پارە زۆری کە لە بەردەستمان لە ینی مۆبایلەکان لە گومرگەکان لە نەوت لە هەموو شتەکان ئەمە دەتوانی وڵاتێکی زۆر زۆر دواتر دروستکەین ئەو هەموو دنیا مێژوو هەیە کە وڵات خاپڕ کراوە دواتر ئەگەر سەیری یابانکەن یا یابان بە هیرۆشیما بەسەرهات ئێستا کەس یابان دەبێت لەسەر ئاسایی بەڕاستی ئێمە حکوومەتمان نیە بەڵام کاکێ من کاک سەربەست لە سلێمانی دەڵێت ئێمە بووین بە خاوەنی پەرلەمان بووین بە خاوەنی حکوومەت و هەڵبژاردننیش پەرلەمانەکە حکوومەتێکی ئیفلیزە پەرلەمانێکی ئیفلیزە لەبەرەوەی ئێستا ئێستەکە ئەوەتە لە دوا کۆبنەوەی سەرۆکی هەرێم بانگی سەرۆکی پەرلەمان نەکراوە کەواتە یعنی ئەوانە تا ئێستاکە دامێکتدانن دیکە لەمە ئێمە شتێکە کە زۆر زۆر پەیوەندیگەرانەوەی کە دەستکەوتانی کە لە کوڕات بەدەستمانێنەوە نەیتوانی بەڕاستی خەڵکی کوردستان دڵخۆش کاتن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت شوان لە تەکیە فەرموو کاک شوان. کاک شوان لە تەکیە بەڵێ دەچینە لای ئەیوب لە هەڵەبجە فەرموو کاک ئەیوب. ئێوارە باش کاک شوانجان دەستخۆشیەم بەرنامەیەتان لێ یەکەم و هیوای زۆر سپاس دەکەم بۆ خوازم. زۆر سپاس کاک ئەیوب. کاک شوانجان من یەکێکم لەو کەسانەی کە لە کۆڕەوا بەشدار بووم بەڕاستی زۆر زۆر کارەساتێکی ناخۆش بوو کە بەسەری ئەمانە هات بەڕاستی من یەکێکم لەو کەسانەی بە پێنج ڕۆژ بەس شەکرەوردەم خواردووە یعنی نان نەبووە بیخۆم لەو کاتەیە بەڕاستی زۆر زۆر کاری ناخوشتی ینی شتی زۆر 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 خراپم بینیوە بەسەر من خۆما هاتووە بەڵام داواکارم لە هەموو ئەو کەسانەی کە مەسئولین لە کوردستان ئێستا ئەم کارەساتە ئەبینن و کە بینیویانە و بەسەریان هاتووە من قەنەعەتم وایە هەموو ئەو کارەساتە بەسەر خەڵکی فەقیر و هەژارە هاتبوو بەسەر خەڵکی مەسئولین و خەڵکی گەورە نەهاتبوو خەڵکە گەورەکان خۆیان دەرباز کرد هەموو ئەو کارەساتە من پێم وابێ بۆ خەڵکی فەقیر و هەژار ماوەیەوە چونکە خەڵکی فەقیر و هەژار دایم هەر لە دەژێدەفەی خەڵکایە و خەڵک بۆ خۆی شەخیتی هەڵەیە من داواکارم لە مەسئولین ئەو تەسویرە یا ئەو شتەیە ببینن ویژدانیان بتوڵێ شتێ بکەن بۆ ئەم میلەتە کە ئەم میلەتە ڕەشوڕوتە بەو شێوەیە بووە ئێستا ئەبینین خەڵک هەمووی لە خۆی بایی بووە داواکارم مەسئولیان بتنەوە بە خۆیانە چاوێ بە ئەو خەڵکە فەقیر و هەژارە کاکشوان بەڕاستی من خۆم لێوە بووم لە سەتا نەوەتی خەڵکی هەموو قاچیان بوو بە بلوک هەموو قاچیان نییە هەمووی بوو بەبرین هەموو بە پێ ڕێیانە کرد داواکارم هەموو مەسئولێک ئەو مەسئولە گەندەڵانەی کە مافی خەڵکی فەقیر و هەژارە خۆن بێن بەدەم ئەم خەڵکەوە خەڵکی فەقیر و هەژار پێویستی بەوەیە کە ببوژێتەوە کە بتوانێت کە ئینشاءالله قەرەبووی ئەو ڕۆژانە بکاتەوە کە ئەم کارەساتانەی بینیوە بەڵێ سپاس زۆر سپاس بۆ کاک ئەیوب لە هەڵەبجە بەڵێ سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ کاک ئاسۆ لە دوکان فەرموو کاک ئاسۆ ئەم کاتە باش براکەم زۆر سپاس کاک ئاسۆ ئەلۆ بەڵێ کاک ئاسۆ گوێمان لێتە ئەلۆ گوێمان لێتە کاک ئاسۆ فەرموو بەڵێ بەداخەوە دیارە پەیوەندەکەی پشڕا سەرتیب لە چەمچەماڵ فەرموو کاک سەرتیب بەڵێ قوربان بەڵێ کاک سەرتیب فەرموو ئەم کاتە باش زۆر سپاس دەکەم تەوەرەکەمان لەسەر کۆڕەوە بەڵێ کاک سەرتیب کۆڕە و نیشانەیەکی پیرۆزە لە مێژووی گەلی کووردا کۆڕە و پێشاندانی نەتەوەیەکی ستەمدیدە و زۆڵم لێکرا و لە پێناوی تەسبیتکردنی ناسنامەی نەتەوەیەکە کۆڕە و
پێشاندانی نەتەوەیەک بوو کە ساڵەهای ساڵە لەژێر ستەم و زڵم و سعدایە ئەژێ کۆڕە و ئەوە پێشاندا بە گەلانی جیهان کە ئەم گەلا گەلێکی ستەم دیدە و گەلێکی زڵم لێکراوە پێویستە بەڕای جیهانی بگەێنێ کە ئەم گەلا گەلێکە لەژێر ستەم و لەژێر زڵم و زۆرداریە ئەژی کۆڕە و ئەوە بوو کە بە هەموو دنیای ڕاگەیان کە ئەم گەلا پێویستە بەڕای جیهانی بگەێنێ کە بەدەنگ داواکاریەکان و زڵمەکانیانەوە بێن کۆڕە و ئەوەیە کە ئەبێ سەرکوردەکانی کورد بیر لە کۆڕە و بکەنەوە کۆڕە و لە پێناو تەزبیتی ناسنامەی ئەمنی قەومی کوردا بوو کۆڕە و ئەوەیە کە بە هەموو دنیای ڕابگەێنن کۆڕە و لە پێناوی تەزبیتکردنی ئەمنی قەومی ئیستیقلالی قەومیە بوو کۆڕە و بۆ ئەوەیە کە جارێکی دی تووشی مەعسات و ئەنفال و کیمیاباران و تەرحیل و تەفحیص دەبینەوە کۆڕە و ئەوەیە کە بە سەرکردەکانی ئێمەی ڕابگەێنێ جارێکی تر خیانەت لە گەل و نیشتیمان نەکەنەوە هەموو هەوڵ و تێکۆشەکانیان لە پێناوی گەل و نیشتیمانە پێشکەش بکەن بۆ ئەوەی دوار ڕۆژێکی بەخشندار دوار ڕۆژێکی پڕ لە خۆشی و کامەرانی بۆ گەل و نیشتیمان پێشکەش بن کۆڕە و ئەوەیە کە ئێمە ئەبێ دەرس و پند و میحنەتی لێوەربگرین بۆ ئەوەی جارێکی تووشی کۆڕە و ئەنفال و کیمیاباران نەبینەوە لە کوردستانە کۆڕە و ئەوەیە کە بێتە قوتابخانەوەیەک بۆ هەموو لایەکمان کە بزانین کۆڕە و لە ئامانجی چیا دەستی پێکرد و بۆچی بوو و چارەنووسی کۆڕە و بۆچی و لە پێناوی چیا بوو بەڵێ زۆر سپاس دەکەم سپاس بۆ کاکسەرتی لە چەمچەماڵ بەڵێ شەریف لە سلێمانی فەرموو کاک شەریف زۆر سپاس کاک شەریف دەستخۆشی و بەرنامەیە و لێکەم بەڕاستی بەرنامەیەکی سەرکەوتووە زۆر سپاس دەکەم بەڵا کاک شوانجان ئەو کارە سادەکە ڕوویە ئەو ڕاکۆڕەوە کە کردمان بەڕاستی لە جێ خۆیەتی گە چەند بەرنامەیەک شاباش کرێ ئێمە لە ڕاستیە لە مەنتیقەی خورماڵە ڕۆشتین خوشتێکم و برایەکیشم سەرمان ڕقی کردو لە ئێرانە هەر بەجێمان وای کە هاتی شینەوانێ هەتا ئیسا ئەم حکوومەتە هیچ هەوڵێکی نەیە ئێمە داوامان کرد وەکو شەهیدێکی هاوڵاتی بەمان بکرێ بۆیان نەکردین بەڵام بە بەڵگەشوە پێمە من ئەزام زەلام هەیە سیارە لێەوە کاتی حکوومەت ئەمان بە شەهید نووسیان ئەم حکوومەتە بەس لە گەندەڵی نەبێ هیچی بە خەیاڵان نایە وەڵایی بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆری کۆمەڵایەتی فێسبوک دانا نەغرانی دەڵێت تەنها خۆراگری هەڵوێست کوردستان دەڵێت نیشتیمان پەروەری فێرکردین سەردەستدڵ دەڵێت فێری کردین مانای ئازادی چییە هێ من عەبدولوەهاب لە کەرکووکەوە دەڵێت فێری خۆراگری کردین بەڵام زۆر بەداخەوە بەرهەمی کۆڕە و لە خەڵک زەوت کرا و لەلایەن دەسەڵاتەوە زۆر بەداخەوە دەڵێت ملەتی کورد شتی زوو لەبیر دەچێتەوە و پند لە ڕووداوەکانی مێژوو وەرناگرێت بەڵە پەیوەندی ترمان لەگەڵدایە چاوان لە سلێمانی سڵاو لێ بێفەر بوو ئەم کاتەوە باشکارشان زۆر سپاس چاوان خان بەڵام لەباری کۆڕەوە مەزنەکەی گێلی کوردەوە ئەمەیە بڵێن ئەم کۆڕەوەی ئیسپاتی کرد بۆ هەموو جیان کە میلەتی کورد میلەتێکن میلەتێکی بەردەوام ئازادی خوازن بەردەوام هەوڵ بەدا دەستەربەرزی بەسەربەخۆیی بژی و ئامادە بوون لە پێنا وازە سەر و ماڵی خۆیان بێنن لە پێنا ئەوی بەسەربەرزی بژین وەک هەمووتان دەزانین خەڵکی ئەو کاتە ئامادە بوون لە برسا بمرن بەس جارێکی تر ئازادیان لێ زەور نەکرێت ئەوان بەداخەوە کاکشانە دەزانین لە ئێستادا یادکردنەوەی ئەم جۆرە کارەساتانە نەکتەنها کارەساتی کۆڕەوە بەڵکو کارەساتێکی تریشان بایکۆت کراوە بە پێی پێویست یادیان ناکرێتەوە و من لێرەوە داواکارم لە میلەتی کورد جارێکی تر ئەم یادانە لەیاد نەکەین دەتم بەڕاستی ئەمە کارەساتێکی زۆر گەورەیە کە بەتەنەها دایک لەو کارەساتانەدا دەرگیاستا بەتەنەها منداڵ بێدایکخوا بوو بەتەنەها ئافرەت هەبوو دەستدرێژیان کرایە سەر و شەرەفنامووتیان بوو ومن تاشمان کەنا ئەوم هەیە لەسەر کۆڕەوەی زۆر سپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ سەعید لە هەولێر فەرموو کاک سەعید ئێوارە باش کاکشوان زۆر سپاس کاک سەعید دەستخۆشی لێ دەکەم بۆ تەوەرەکەت زۆر سپاس دەکەم زۆر سپاس کەناڵەکە کە پێشەچی لەبەرەوەی تاکە کەناڵە کام بیرەوەی خەڵک دەهێنێتەوە زۆر بەداخەوە بۆ ئەم دەسەڵاتداران کە کەلانەکانە بە هیچ شێوەیە یعنی بە هیچ شێوەیەک بی لەمە وا لەگەڵەوەیدا طبعا ئەم کۆڕەوە بوو وای کرد کە ئەم دەرەنجامی ئەم کۆڕەوە بوو کە وای تاکە پەرلەمان و حکوومەت و سەرکردایە بەڵام ئەمە هەموو ناکات ئەم کۆڕەوە خەباتەی کە ئێستا کە ئەم حیزبە دەسەڵاتدارانە پێوە نازن هەموو ناکات ئەم ڕۆژێک ئەو کۆترەوە بەڵام من خۆم یەکێکم لە بەزابوو ئەو کۆنترۆڵم کردووە لەگەڵ ئەوەدا هەر ئەم ڕۆژە من دەبیر کرام فەرمانی سەداردرانم بۆ دەچوو منیان برد بۆ قەبرستانی پیرداوت هەموو دنیا شایەدا لەگەڵ ئەوە زەکا ئێستاکە یەکێگەی پێساویتەوە ئایا تۆ چی بووی چی نەبووی ئەم هەموو خەڵکە دیت دەردەسەریت قڕبەسەریت لەگەڵ ئێستاکە هەر دێتن وەڵا خەباتی شاخ و خەبات شاخ قەنەعەتت هەبێ کاکشوان هەموو ناکاتەوەی
کە ئەم ڕۆژەی ئەم کۆدرەوە کە ئەم هەلومەرجێ ئەمڕۆ ڕەخسان کە ئێستا کە مەسئولەکانی ئێمە ناز لەسەر خەڵکەکەن خەباتی شاغوا و خەباتی شاغوا ئەی ئەم کۆدرەوە تا ئێستا کە لە خەچیان پێچووەتەوە والله يعني قناعتك كاشو من يكيكم لو انا او روجا كدزيريان كردم ليو عرب جمهوري امر الرنين بودتو من يان بوبت بلا ما قال عفو كدرتو قناعتي بالاستاكا بزنداني سياسي شمال حساب معك بلا سباس بو بينكت زو سباس لكم كاك سعيد هوليه بلا اسول دكان زو سباس فرمو كاك زو سباس كاك اسول لا سعود تورطنا والله ما زوجت ماني بلا فرمو هیوادارم ئەو هەموو شتە کورت کەیتەوە بەداخەوە دیارە پەیوەندەکەی پچڕا بەڵێ پەیوەندێکی ترمان لەگەڵدایە علی لە سلێمانی فەرموو کاک علی زۆر سپاس کاک علی زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش حەزەکەم بەشداری بکەم بەڵێ فەرموو زۆر سپاس وەڵای کۆڕەوەکە هەموو گەلی کوردی ناسان بە هەموو دنیا جا شۆڕشێکی زۆر زۆر گەورە بوو هەموو کورد لە عێراقا بەشداری کرد هەر لە جنوبەوە هەتاوە کوشیمال ئەوەی کورد بوو ئەمە خاڵێکی تریش من خەڵکێکە ناسم هاتنەوە لە ئێران لە بیدایەتی ڕاپەڕینەکە بەخوا فاتەی لاسیسی ڕەشیان لە پیا بوو ئێستا لێکسزی ڕەش و تاهوی ڕەشیان لە ژێرایە ئەو ڕۆژانەیان بیرچۆوە کە نانە ڕەکەن دەستنەیەکەوت لە دەرو دەشتەکانەوە ئیتر سپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ عیماد لە کەرکووک فەرموو کاک عیماد ئەم کاتە باش کاکە شوانجان زۆر سپاس دەکەم کاک عیماد سپاس دەکەم بەڵێ کاکە جوانجان کاک شوان لەسەر تەوەرەکەی ئەمڕۆکەت بەڕاستی ئێمە ملەتی کورد نابێ قەت ئەو ڕۆژەمان لە فکر نەچێمەوە کەرکووکێک بەڕاستی ئێمە مەک ئەو بەرابەڕازی پێشخۆن قسەی کرد بەڕاستی وسەکانی زۆر جوان بوون ئێمە لە 91 جیرین هاتینەوە مو کە سوکارمان دەرچ بۆ ڕۆیشتو بوون ئێمە حتا ئێستا بە زندان سیاسی حسابمان ناکەن زۆر بەداخەوە نانی من بۆ حکومەت ئەلێم نانی هەتا ئێستا بە زندان سیاسی حسابمان ناکەن لە 91 خوا بۆ ڕەحمی کرد عەفوی دا ئەمە حساب نگرە سەرمانمان بۆ کراوە نانی هەتا ئێستاش کەس ێسپانگاشمانیان نادۆزیەوە بەداخەوە ئێستا بە زندان سیاسی حسابمان ناکەن و حکومەت ئێمە قەت نابێ ئەو ڕۆژەمان لە فکر نەچێکا کە نای خەڵکی وا بوو بە هەفتە پاچێنانی دەست ناکەوت بەڵێ زۆر سپاس هیوادارم بەڕاستی ئەگەر حکومەت هاوڕێ لەمانش بداتەوە ئەمانش بە حساب زندان سیاسی حساب بکەن زۆر سپاس زۆر سپاس دەکەم بەڵێ کاک نەوزاد لە چۆنچەماڵ فەرموو کاک نەوزاد زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەکەم کاک نەوزاد وڵای من ئەو ناڵێم ئەو هەموو خەڵگەی کەوا ئەو قڕێشێلا کاک نەوزاد بەباشی گومان لە دەنگن نیە ئەگەر شوێنەکەت بگۆڕی بەباشی گوێمان لێت نیە ئاخر بەڵێ بەڵێ گوێم لێتە فەرموو تەبان زۆر لە برادەرانە بانزەشتیان کرد هەر وایە حکومەتی خۆمان ئەوە لەو خەڵکیاتەوە کەوایسە ئەختیاری وایە ڕیشی پاک پێزر کرێکاریەکە لەو سەردەمەوە هەتا ئێستا حسای بۆ نەتاعینە بێن خانیشتنیشی بۆ کرێت یەکی وەک من لە کەرکووک گیرام لەسەر لە نەوەتەکانە بڕین ئیتا ئەسمە هەر دەستگای حیزبێک ئەڵێ بڕۆ دوو کەسم بۆ بێنە کەوا لەگەڵە سزن ببێ منیش هەتا ئێستا پاس عارەب و تورکمان لەگەڵ ماوە ئێستا کێ بێنم هەر باوەڕیشم پێ ناکەن بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت دوا پەیوەندیمان نەزیر لە سلێمانی سڵاو لێ فەرموو ئەم کاتەوە باش زۆر سپاس دەکەم نەزیر بەساقا من یەکێکم لەو کەسانەی کە لە کۆڕەوەکە شەش بناڕی هەتیوم پێ بوو بەڵێ یەکێکیانم دوای 20 لە سلێمانی جێما بوو ئێستا دەماوە کوڕە گەورەکە بەڵێ دوای ئەوەستیان سپار کچەکەم لە شوێنێکی کە شەو ڕۆژی لێ بەجێما بوو کوڕە پسکۆلەکە بەم پێ بوو مالی 950 هەتا ئێستا تازە پیر بووم کۆپەکەم کۆتووە لە ماڵەوە دانیشتم ئێمە ئاوا بە دامانی ڕۆشتین ڕامان کرد بۆ چیە ها ئەوان لەکوێ بوون ئەوان بخوان لە جێوبانی گەرما بوون ئێمەشیانم و پەڕەوازە کرد بە مەملەکەتان و بە ئێرانتان و ئێران ڕۆشتن بە پێ ئەی ئێستا بۆ ئاوڕێکمان لێ نانەوە ها من مێردەکەم لە ئەسای داوامە وەرگەڕا لە قسایەکەم ئەسلحەی لەقڵ و وەڵڵاهی 200,000 دینار بۆ من بڕیوە تەوانێت پیرێژنێکیش هەیە هیچ شتێکی نەکردووە گەنجێککە 150,000 فەقیرانەوە بڕاوەتەوە ها 15 ساڵ خزمەتی هەبووە تو خوای ئەوان ئەو ساڵ لەکوێ بوون بۆ ئەوان کەسیان سەرمان نەبوو بۆ مناڵێکیان نەمرد بۆ کەسیان لەو دەستە بەجێنەما ها بەس ئێمە هەمومان ئێستا تاڵاوی ئێستا من نەخۆش کەوتم 6 ساڵم ئێستا پەکەم کەوتووە باشە بە قوربان بۆ تا ئێستا ئاوڕێکی وەڵڵاهی لە ئاو دەستێکا خۆمەشۆم وەڵڵاهی صاحبی 3 خانوو بووم بە قورعان
زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت قوربان سپاس داخی دڵمانە ئێڕژن خۆجینە هیچمان بۆ ناکرێ بە قوربانی ئێوە بوو کەناڵەکەستان زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ زۆر سپاس دەکەم لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک محەممەد عەبدوڵڵا دەڵێت کۆڕە و وەک ڕووداوێکی گرنگ لە مێژووی کووردا نەک بیری لێ نەکراوەوە بەڵکو توێژنەوەی لەسەر نەکراوە بەڵکو هیچ نەکراوە بۆ دۆکیومنتکردنی کوا ئەو توێژنەوانەی کە لەسەر کۆڕە و کراون چەند کتێبی لەسەر کراوە. وەڵە بەڕێزان سبێنێ بەردەوامی لەگەڵتان نەشاد و بەختەوەر بن.